ئەم کاتان باش بەڕێزان هیوادارم هەمووتان لە خۆشی و شادی دابن ئەمڕۆکە بەرنمەیەکی زۆر تایبەت و خۆشمان دەبێت لەسەر ئیتر گۆڕانکاریەکان پێشکەوتنەکان هەم لە عێراق هەم لە تورکیا واتە هەم لە کوردستانی عێراق هەم لە کوردستانی تورکیا هەرچەندە دەزانم هەندێک هاوڕێ بەو کوردستانی تورکیا و کوردستانی عێراقا تۆڕە دەبن بەڵام چارە نییە ئێوار باش کەکێ ئیکس ماسۆ چۆنی باشی هەربژی ئیکس ماسۆ کەکێ ئیکس ماسۆ گەلک هەواڵ عاجز دەبن گاوا کو دەبێژن کوردستانە عراقی کوردستانە ئیرانی لێ ئەدەبیاتە باکوور و باشوور ئەدەبیاتێکی بەڕاستی یەن ساڵە هەشتەیە گاوەکو بە تایبەتیژی پەکەکێ کوردستانە سەربەخۆ دەخواست وێ دەمێ کوردستان بەشێک دەخواست هەر چاپارچیان بکە یەک بەشێک باشوور بەشێک باکوور بەشێک ڕۆژهەڵات بەشێک ڕۆژئاوایی نەها کەس وەیەکی ناخواست یعنی وێ دەمێ ئەو ئەدەبیاتێ ئەم چوا بەکاربین لۆ ماژی ئەس بەکار ناهێنم بەلێ سەر و سەر چاوان هون هاتن هاوڕێن بەخێر بێ سەر و سەر چاوم ئەوڕۆکە میوانێکی تایبەتم هەیە کە بە تایبەت لەسەر عێراق زۆر شارەزایە چاوەڕێ دەکەم میوانەکەم بێتە سەرخەت ئیتر بەیەکەوە پەخشێکی زۆر هەڕێک و پێک دەکەین دەربارەی ئیتر ئەوەی کە لە نێوان مالیکی و دۆناڵد چی نوێ هەیە چی نوێ نییە ئیتر ئەو کاتە لەگەڵ میوانەکەم ئەم شتانە هەمووی تاوتوێ دەکەین ئەوەی میوانەکەم هاتە سەرخەل کاکە بلێسە بەخێر بێ کاکی واژیان کاک بلێسە شاشەکەت زۆر لە خوارێ تۆزێک ئەگەر شاشەکەت نوێی بکەی باشتر دەبێ ئێستاکە لە ناو لایف داین ئەوە نزیکەی دارم ئاوای باش بێ بەڕاستەکەی منیش هەرەوەندە هەرەوەنم بۆ کرێ ئەمن تۆزێک ئەوەی خۆم لەگەڵ تۆ دەگونجێنم با یەکسان بین کاکە من لە بزوتنەوەیەکی یەکسانی خواست هاتوومە باوەڕمان بە یەکسانی نەبوو بەخوارە کێشەکە ئێوە باوەڕتان پێ نەبوو ئێمە باوەڕمان پێ هەیە کاکە ئێستا ئێمە هەمومان یەچین و مرۆڤ بەبێ مرۆڤ نابێ دەبێ مرۆڤەکان یەکسان بن تورک بەبێ کورد نابێ هیچ کوردێکی بەبێ تورک نابێ ئیتر ئەمانە هەمویان بابەتی زۆر گرنگن بابەتی ڕۆژانن کاک بلێسا لە هەمان کاتدا جگەلەوەی کورد بەبێ تورک نابێ تورک بەبێ کورد نابێ لە ئیتر بابەتی دیکەش لە ئارادان کە تاڕادێک پەیوەندیان بۆەوە هەیە بەڵام هەموو بە هەموو کۆی بابەتەکان وا پێدەچێت پەیوەندی بە ئێرانەوە هەبێ تۆماس باراک ئیتر کۆنسۆلۆسی تورکیای ئەو کابرایە بەڵام ئەوێ ڕۆژەی تورکەکان دەیانگوت ئێمە لە تورکی هەر نایبین ئەو کابرایە 24 سەعاتیان لە لوبنانە یان لە سووریایە یان لە عومانە یان لە عراقا ئێستا چەند ڕۆژێکە بە عراقی وە گرتووە وابزانم هیچ خواردنێکی عراقی نەما ئیتر قۆزی عراقی دۆڵمەی سلێمانی کە بابی هەولێری هەر هەمووشی تام کردوونە ئێستا کە ئیتر تۆماس باراکی لە ناو کۆبوونەوەی چڕوپردایە لەگەڵ مالیکی لە ناو کۆبوونەوە دایە لەگەڵ سوودانی لە ناو کۆبوونەوەدای لەگەڵ تاڵەبانیەکان لە کۆبوونەوەدای لەگە بارزانیەکان و لە زۆر کۆبوونەوەنیش مەزلوم عەبدیش بەشداری پێ دەکا و لە هەمان کادا لەو ماوەیەدایتر 5 حیزبی کوردستانی ئێران یەکیان گرت ئێستا کە لە ناو سۆسیال مێدیادا دەهۆڵ و زۆرنایەکە ئیتر کەس ناناسێتەوە لەسەر ئەمانە هەر هەمویان قسە دەکەین بەڵام با لە کورد و تورکەکە دەست پێ بکەین کاکە ئێمە بەبێت تورک دەژین یان نا لەو بینەدا تۆ دەست بە قسەی خۆت بکە منیش ئیتر پەخشەکە بە تەواوەتی هاوڕێنی سەر فێسبوک و سەر ئیکس کۆ دەکەمەوە بابێنە سەر کەناڵی یوتیوب لەوێ بەیەکەوە ئیتر پەخش لەوێ بەیەکەوە ئیتر پەخشەکە بەڕێوە بین فەرموو کاکە دووبارە سڵاو کاکیوە دەستخۆش بۆ تۆش پیرۆزبایی مانی ڕەمەزانیش لەوە ناکەم کە بە ڕۆژوون یا باوەڕیان پێێتی بارحاڵ گلەیش بێت تۆ دۆڵمەکەت دا بە سلێمانی کەچی کەبابەکەت دا بە هەولێر خۆی کەبابی سلێمانی بەناو بانگە و دۆڵمەی هەولێر بەناو بەڕاستی باسی ئەوە زۆر گرنگتر لە خاوەندارێتی ناوچەیەکی نانە کاک بلێس ئەمن خۆش ناوم باوەڕ بکە خۆش ناو بە تایبەتی شەقلاوەی گاڵتە نەماوە بە دۆڵمەی هەولێری نەکەن دێگەی
دۆڵمەی هەولێری نەکەن وە کاتی خۆشی پێم سیر بوو ئیتر شەڕوانێکم هەبوو لە شاخ شەوێ ئێوارەیەکیان هەڵات کە زانیم هەڵدەیە ئیتر چوون کەمینێکم لە پێش داناوە بەڵام نەمدەویست ئازیەتی بدەم باوەڕکە کە چوومە کەمینەکەم بەبێ چەک چوون ئیتر بەڵام ئەمزانی بەسەر ڕێگەیەکی دەڕوە ناشارەزایە ئیتر پشتی منم گرت و پاشم برمەوە ژوورەوە گوتم کاکە بۆ هاتی بۆ هەڵدەی وەڵە گوتی غەریبی دۆرمەی داکەم دەکەم ئەمیش گوتم ئەخر کاکە دۆرمەی داکرد با قورعان بێ شەقلاوە دۆرمە بخۆی کەواتە هەر لە شەقلاوە ناڕوێ دەرەوە دەکا بەردەوام کە دەی بەرحاڵ من بەڕاستی پێم وایە باسەکە نابێ وا بکەین وەکوی کەسانێک پێیان وایە ئێمە بێ هەموو هێز و توانای خۆمان لە شەڕی تورک و عەرەب و فارس و ئەمانە سەرفکەین من پێم وایە یەکێک لە کارە هەرە باشەکانی عەبدوڵڵا ئۆجەلان کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو کردوێتی بەلاوەنانی وتاری ڕقوچینەیە ئێمە میلەتێکین چواردە ورمان ئەو میلەتانەی دیکێ ئێمە میلەتێک نین وەکو ڕووسیا لایەکمان لەسەر بەحر بێ یا وەکو ئەمریکا بین یا هەتا وەکو فەرەنسا بین تەنانەت وەکو ئیسپانیا ئەوانەش نین میلەتێکین چواردە ورمان گیراوە ئەو کەسانی لە وڵاتێکا ژیاون کە وڵاتێکی ئەو پێوترێ قاڕیە ئەو وڵاتانەی چواردەوری گیراوە یا جوگرافیای دابەشبوونی ئەو میلەتانەی کە چواردەوری گیراوە ئەبێ زۆر باش لەوە تێبگەن کە ئەم میلەتانە پێویستیان بەوەیە کە دوژمنایەتی هەموو کەس نەکەن یعنی ئەڵمان بە نمونە ئەڵمان یەکێکن لەو میلەتانەی چواردەوریان گیراوە ئەوان بەو هەموو هێزە ئابووریە بەو هەموو هێزە سەربازیە بەو هەموو میراتە فەرهەنگی فەلسەفی مێژوویە لە کۆتاییە گەیشتونەتەوە قەناعەتەی ناتوانن دژایەتی دەوروبەری خۆیان هەموو بکەن بەڵکو باشتر وایە لە یەکێتیە کاوە کە یەکێتی ئەوروپایە بۆ بن و گفتوگۆ بکەن ئەمە شتێکی گرنگە کە عەبدوڵڵا ئۆجەلانێکە کێشەیەک هەیە لەو قسانی عەبدوڵڵا ئۆجەلان چ ئەوەی ئەمڕۆ کرا کە مەسەن بانگی ساڵێک بەسەر بانگی ئاشتی و جباکی دیموکراتیکا تێپەڕیوە ئەویش بەشێکی لە خودی ئۆجەلانە ڕەنگە هی ئەوە بێ کە زۆر ڕوو قسە ناکات ئەکان تەنها سەردێڕە و ناوەڕۆکەکەی بەشی ئیری زۆر هەڵەگرێت زۆر جار لە تەفسیراتی ئەم قسانە ئیدی کێشەی گەورە دروستە بێ گرفتی دووەم لەوە کێشەیەکە لەوەدایە ئەمن پێم وایە ئۆجەلان تەماشای هیچ حیسابێک بۆ سیاسەتی ڕۆژانە ناکە ئەمڕۆکە ئەتۆ چۆن بیر دەکەوێت هیچ حسابی پێ وە خۆشی پێ سەرکردەیەکی استراتیژیکە ئەو بە هەموو پاکەتەکە لە چوارچێوەی استراتیژیەکی دوور و درێژەوە تەماشای دەکە ئەمە بێژگەلەوەی کە ئەگەر بینە سەر هەلومەرجی دروستبوونی ئەو بانگەی کە ڕێز ئۆجەلان کردوێتی هەلومەرجێکە کە تایە نە بزوتنەوەی ئاپۆیی بۆ ئامادە کراوە بۆ هەلومەرجە وتاری میدیایی نا ئامادەیە وتاری حزبی نا ئامادەیە کادرۆی حزب توانم بڵێم بەڕاستی من ئەوەی کە پێکاکە ئێستش وتاری پێش ساڵی 2000 لێ خوێنم کەمینەیەک نەبێت کە کەمینەیەکی زۆر ڕەنبێکم ئاگادار بێ زۆرینە وتاری قسەکردنیان شێوەی قسەکردنیان هی پێش ساڵی 2000 ئەڵێن تەکتیک دەکا ئەڵێن تەکتیک دەکا ینی ئەڵێن درۆ دەکا ئەوان وابڕ بکە جا ئەوە بەڕاستی من نامێ زۆر پێدا بگرم لە بەرەوەی بۆ تۆش نەبێ بە کێشە ڕەنگە زۆر ڕقیان لە تۆش بێ ڕەنگە ڕقیان لە منیش بێ بارحاڵ بەڵام ئەمە شتێک بڵین لەو نێوانەیە کە قسەکە شوان بگات ئەسەکەم ئەوەیە کاکی وە من پێم وایە نا بزوتنەوەکە بۆ خۆی ئامادە کراوە نەوتارەی عەلامێکی ئامادە کراوە و سەرباری ئەوە گرفتێکی گەورەش کە لە پرۆسەکە هەیە ئەویژەوەیە ئەمرازەکانی پرۆسەکە و جێبەجێکردنی هەمان ئامرازی پرۆسەی پێشووە بەڵام چاوەڕوانیەکان بریتێ لەوەی کێمە پرۆسێکی جیاوازمانە ئەمە بۆ خۆی گرفتی گەورەی دروست کردووە بۆیە بینین تۆ تەماشای مەدیای پەکەکە بکە کاتێک هەواڵ بڵاوە کاتەوە ئەڵێ دوو داگیرکەر لە نازانم چه هاتن جەزاکردن هاتن کوشتن یامان نازانم دەوڵەتێ تورک وسا کرد خائینە فلان خائینە فلان وایە نازانم چی لە کۆتایەکەشە سەری مانگ هەواڵێک دێتە دەرەوە کە کۆبوونەوەی شاندی پەرلەمانە لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلانە
تەمەش کابرای تر تەلەڤیزیۆن نەکاتەوە تەمەشاکە پەروین بڵدان جێگیری سەرۆکی پەرلەمانە. ناکرێت تۆ بە دەوڵەتێک بڵێ داگیرکەر و نازەم دەوڵەتی تورک و چی کە چی جێگیری سەرۆکی پەرلەمانەکە لای توێ. جا بەشێکی کە ئەدەبیاتی داگیرکەرەکە دروست دەکەن ئێستا لە بروکسل موچەی پەرلەمانتاری تەقاعد وەردەگرن ئی تورکیا. خۆش هەیە تا ئێستا مەسەن لە چوارچێوەی کۆنگرەی گەلوکەرنەکە و نازانم چێ جەماعەتێک هەیە کۆم پەرلەمانتار بوون لە تورکیا و ئێستا خەریکی بەرەمێنانی وتاری کاژیکن بەڵام بۆ پێکاک. کە منەوە جاری پێشوش لە جەناب باسم کروتم یانی تەمەشای وتاری ئەندامانی بزوتنەوە کاکەی ئەم وتارە هی پێکاکان نییە. من زۆر ڕێز لەوانە ئاگرم کە لایەنگیری پێکەوە ژیانن لە هەموو دۆخێکا لە سەقسی خۆیانمێنەوە و بە هەمان شێوە ڕێز لەوانە شەگرم کە بەڕاستی باوەڕێم پێکەوەژیان نییە. ینی بۆ نمونە من خەڵکە ناسم برادری خۆماڵێ کاکە لە خۆشی بێ یا لە ناخۆشی من پێم وایە کورد و عەرەب کورد و تورک بەیەکەوە ناژین تەواو. ئەمە ئیتر لە کاتی شەڕ و لە کاتی ئاشتی واییە بەڵام بەو شێوازەی کە ئێمە بینیمان لە دوای ئەو شکستەی سووریا کە هاتن بەشێکی زۆر لە بنکە و بناغی ئەم بزوتنەوەی هاتووە دەستی گرتووە بە وتاری کوردایەتی وەکەمە وتاری کاژیکە لە سەردەمێکا و دوایش بەڕاستی ئێستا خاوەنەکەی دیارە چیە وتاری پارتیە سێمە ناتوانین کۆڵی لەوە بکەین هاتوون ئەمە بەکارهێنن دژ بە کەسانێکی تر کە بۆ خۆیان لەوانێ لایەنگیری ئەو وتارە بن. لێرە گرفتێکی گەورە دروست بوو بۆیم پێم وایە کورد و تورک لە هەموو حاڵەتێکە ئەمڕۆ کورد دەوڵەتێکی خۆشی هەبێت پێویستی بە تورک. تورکیا دەوڵەتێکی گرنگە دەواازەیەکی گرنگە بۆ ئەوروپا ڕێگەیەکی گرنگە نەکتەنها کورد. ئەمریکاش ناتوانێت بەبێ گەروەکانی ئیستانبول بازرگانی بکە. یەکێتی ئەوروپاش ناتوانێت بەبێ بۆسفۆر و دەردەنیل بازرگانی بکە. رووسێش ناتوانێت. دیکە ئەمریکا و رووسیە و ئەوروپا نەتوانن بازرگانی بکەن تۆ چۆن ئەڵێ من پێویستم بە تورک نییە. ئێمە هەم پێویستمان بە تورک هەیە هەم پێویستمان بە فارسێ هەم پێویستمان بە عەرەب هەیە. ئەمە نا تەنازولە بەو شێوەی کە جەماعەتێک تێگەیشتون خۆمان بەکەم ببینی خۆ بەکەم بینی نییە ئەمە واقع بینیە. من پێم وایە تورکیش پێویستی بە کورد تورکەکان و سەردەمی کوردیان لەگەڵ بۆ تا دیواری وێن ناهاتون. تورکەکان ئەو سەردەمی کوردیان لەگەڵا دۆخێکی ئابووری باشتر لە وڵاتەکەیانە هەیە. بەڵام بڵم ئاشتێکی کۆمەڵایەتی گەورەتر لە وڵاتەکەیانە هەیە بۆی پێویستیان بە کووردە. ئەی باسکردن لەوەی کە کورد و تورک پێویستیان بە یەکتریە من پێم وایە شتێکی غەڵەت نییە. بەس گرفتەکە ئەوەیە کە ڕێتۆریکی بزوتنەوەکە لە ماوەی ڕابردووەوە بۆ دژی ئەم قسانە بووە ئێستا کە ڕابەری بزوتنەوەکە ئەم قسانەکات ئەندامانی بزوتنەوەکە بۆیان درۆڤە ناکرێت. ساڵێکی ڕەبەقە پرۆسەیە بەڕێگەوەی کە لە بانگی یاشتی و کۆمەڵی دیموکراتیکەوە دەست پێکە من نەمدی بوو یەک ئەندامی پێکاکە بەوەی کە پێوتری هەڤاڵ بۆی کە پێوتری وڵات پارێز بەوەی کە من ناوم لێنەوە بن هەڤاڵ جەماعەتێک بن هەڤاڵ جەماعەتێکم بەڕاستی لە ڕقی ئەحزابی تر خۆیان قسۆتە ناو پێکاکەوە ژینا فڕیان بەو مۆزوعەوە نییە. کوردی عراق کوردی ئێران نەمانە کوردی عراق و کوردی ئێران حتا بەشێک لە کوردی سووریە و ئەوە لە ڕقی فلان بوو بە پێکاک بۆ منە کابرا لە گۆڕان فەشەلی هێناوەسە خۆی بە پێکاکەوە هین کردووە. ئەڵبەت ئێستا مۆدێلێکی تریش هەیە جەماعەتێک ئیسلامی فێربوون خۆیان بە وتاری پێکاکەوە شۆڕ کردوێتەوە. باز لەوە ژەکەن کە بەنیازن حزبێک دروستکەن لە کوردستانی عراقا پێ کەس کە پێشتر ئیخوان بوون ڕابەرایەتی ئەم حزبە بکەن کە حزبەکە خۆی سپۆنسەرەکەی پێکاکان. ئەمە ئێستا مەسەن تۆ پێ کەس پێشتر ئیخوان بوون ئیخوان تۆ بیان هێنی ڕابەرایەتی حزبێکیان پێ بکەی ئامادە نییە هینەکە بۆیە یەک کەسم نەدیوە من بتوانێت بەرگریەکی معقول لەو قسانە بکە لەو لەوانەی کە هەڤاڵن لەوانەی کە کادرن لەوانەی کە وڵات پارێزن لەوانەی کە بن هەڤاڵیش کەس ناتوانێت. ئەوەی هەیە شەعر و شانامەیە یەکێک گۆرانی شەڕڤانۆڵێ یەکێک کەزیە یاریێڵێ یەکێک نازانم ئەیگەری لاگەری لاڵێ یەکی ڕسمی قەندیل دانێ یەکی ئاسکوونە ئەم شتانە دانێ کە ئەوەش بۆ ئیستیهلاکی مەحەلیش پێم وایە باوی نەماوە. یعنی چەندێک گۆرانی سڵاوی گەرمی دڵی پڕ ئومێدی مەت پێشکەش لە
کەمپەکانی کۆمەڵە و دیموکراتای خوا یا مەسەلەن ئەو گۆرانیانەی تریش کە هەبوون سەردەمانێک دەست لە چەکم هەڵناگرم و ئەمانە ئەی خوات ئەوەندەش گۆرانیانە ئێستا مۆدی هەیە خەڵک لەوە زۆر وشیارترە. بەڵێ بەڵام کەک برێسا من ئەوەندەی من تاقیب دەکەم یعنی وا بزانم ئەوەندە متمانم لای جەنابت و لای هاوڕێیانی دیکە کە نزیکن لە من ئەوەندە متوانم دروست کردووە کە زانیاریەکانم ئەگەر لە سەدی 100 نەبی لە سەدی 80 ڕاست من ئەوەندەی من تاقیب دەکەم قەندیل لە ئەوە قسەی خۆیانەها لە بۆ زانیاری ئەوەندەی ئەڵێ یعنی لە بۆ هەموو شتێک دەڵێ ئەلحەق لە بۆ ئۆزەران دەڵێ بەڵێ 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 وایە حتا لەسەر ئۆزەران شەڕ دەکات لەگەڵ ئێمە ئەڵێ ئێوە لە سوسیال میدیادا سەرۆکمان ڕیسوا دەکەن تەشیری دەکەن بەڵام لە کرداردا ئەوەی قەندیل دەیکاو ئەوەی ئۆزەران دەڵێ عەرز و ئاسمانی فەرقە و بەشێک لەو ئیتیفاقە پێنج پارتیەی کە پەژاک چۆ ناوی پەیوەندی بۆەوە هەیە پێتوانیە کە بەتەنیا مەسەلەکە گوتار نییە فکر نییە بەڵکو سیاسەتی شەیە چونکە بمانەوێ نەمانەوێ ئۆزەلان ئیتر لە نامەی هەری دوای ینی نامەی پێش ئەوڕۆ نامەی پێشتر لەوێدا بە ئاشکراڵێ کۆتایی بە هەموو پارادیگمەکانی تایبەت بە پەکەکە هاتووە و هەر کەسێکیش دژایەتی ئەمە بکە لی قبول ناکە بە ئاشکرا وا دەڵێ یعنی تەواو هەموو شتەکە قبول بکەن وەکو ئەوەی من دەڵێم ئیتر ئەوەیان یەک دووەمینیان لە گوتاری دوایی دەوڵەت باخسەری دە باسی ستاتوت دەکات لە بۆ ئۆزەلان ستاتوت وشێکی تەرمێکی سیاسیە یعنی ئەڵێ بە ئاشکراش دەڵێ لە کۆتاییدا ئەڵێ دوو ستاتۆت نابن یعنی ستاتویەک لە ئیمڕالی کە مەشروعە ئێمە دانمان پێدانەیە ئاکتۆری هەری سەرەکیە کارەکانی خۆی بەجێگەیاندونە وەستاتوێکی دیکەش کە کەجێک هەیە لە قەندیلە نابێت پێتوانیە لێرەشدا ناکۆچەک هەیە بەڕاستی کاکیوە باسی ئەو پرسی بۆبوونەوەی پێنج حزبەت کرد من نازانم پژاک بۆ چۆنە ئەو هاوپەیمانێتیە خەمش بۆیە پرسیار دەکەم ئەمە باسیەکە کە زۆر جێگی قسەیە یەکەم لە بەروی پژاک بە وتەی وتەبێژەکەی خۆی بێ بە وتەی ئەندامانی ڕێبەرایەتی خۆی بێت خواستی ئەویان نییە کۆماری ئیسلامی ئێران بڕخێنن ئەمە لە بەرنامەی ژاکانە بووە ئێستا هاتوونەتە هاوپەیمانێک و ئەم خواستیان بۆ زیاد کرد بڵاوکراوەکەش ئەو نووسراوە لەگەڵ ئایدیا و فکرەکانی پەژاک هیچ یەک ناگرێتەوە هیچ یەک ناگرێتەوە لە زمانی جەستە تەماشا بکەین ئەو کچەی کە بەناوی پەژاک بەشداری کاتێ دەچوونە کۆنفرانسەکە 20 مەتر لە دوای پیاوە سەرۆکەکان دەڕۆیشت ئەمەش بۆ خۆی بەڕاستیەکەی بەشێک نییە لە ترادیسیۆنی ئەو بزوتنەوەی ئەوەی کە ژنێک 20 مەتر لە پشت پیاوان بڕات و ڕزای کەعبی پێشکەوێت وەگوی ساحب ماڵ بێت و مستەفای هیجی لەولاوە بێت و پەیمانڤیانی ژۆکۆی کە میوانی پلە 20 بێ بەڕێگاوە بێ ئەمە ژوانی بەڵام قسەکە لە چیایە کاکیوە ئێمە شتێک هەیە پێم وایە برای بەڕێزم کاکشەماڵ لە بەرنامەیەک ئەگەر جنابتە باسی کرد ئەوە احترافێکی زۆر گرنگە بزوتنەوەکە بۆ خۆی لە ڕووی وتارەوە جۆرێک لە شکستی بەخۆ بینیەوە تایبەتی دوای ڕووداوەکانی سووریا ئەم شکستە ڕنگدانەوەی هەبوو بەسەر شوێنەکانی دیکەوە یعنی ئەم شکستە لە تورکیا و ڕنگدانەوەی هەیە بۆ ئێران پەژاک پێویستی بە جۆرێک لە خۆ تێکەڵکردنەوە هەبوو و هاتنی بۆ ناو ئەم هاوپەیمانێتی بەشێک لە ئامانجەکەی ئەمەیە ژینە پەژاک من پێم وایە ئەزانێت ئەم هاوپەیمانێتیە نە نەتیجەی هەیە نەو ئامانجە ئامانجی پەژاکە نە ئەو زمانە زمانی پەژاکە لەوەش زیاتر کە زۆر گرنگە ئێمە ئاگداری بێت ئەو هاوپەیمانێتی نییە ئەوە لەگاو وەکو لەگاو وایە لەبەرەوەی ئەم هاوپەیمانێتیە لە بەرمەبنای ئەمە دروست کراوە کە ئەمریکا هێر شەکاتە سەر ئێران با ئێمەش ئامادە بین ئەگەر ئەمریکا ڕێک کەوت لەگەڵ ئێران ئەگەر ڕێککەوت نزیکترین کەس نزیکترین لایەن پەژاکە چونکە سەرکردەکانی حیزبەکانی دیکە هەر هەمویان پاسەپۆرتیان هەیە ئەتوانن بە 5 دقه بستنە دەرەوە ئەتوان بنە ماڵیان بنە دەرەوە و ماڵەکانیشیان لە کامپەکان نییە ها بۆ زانیاری ماڵەکانیان لە ئەمینترین شوێنی کەرکووکە هەولێرە ببوورە من پێم وایە ئەو کێشەی کە دروست بووە ئەوەی کە دروست بووە یا ئەوەی کە دروست ئەبێت ئەگەر بێت و ئەمریکا و ئێران ڕێککەون
بریتێ بێ لەوەی کە ئێران دەستکراوا بێ بۆ بە ئامانجگرتنی ئەو لایەنانە پێش هەمووان لە پژاکۆ دەست پێکات بۆ ئەمە پاڵپشتی تورکیای ئەبێت تورکیا لەمە پاڵپشتیە کات و قەندیلیش ناچارە بێ زۆر قسە نەکات ئەگەر قسە بکات پرۆسەکەی ئەولات تێگەچێەوە بووی لە سووریا ڕوویدا ئێگەر ئەم قسە نەکردنە بۆ سووریا ڕوویدا بێ بۆ پەژاک ڕوونادە پەژاک لە هیچ شوێنەکە عزیزتر نییە لە سووریا دوای ئەوە ڕۆکاتە کۆمەڵەکان ڕۆکاتە دیموکراتەکان ڕۆکاتە ئەوانی تر لە هەمووی خراپتر ما پێم وایە فیاسکۆیە بەنسبەت بزوتنەوەی وەکو پەژاک نەوەی وەکو پەژاک بزوتنەوەیەک نییە کە کوی مامۆستا عەباسی وەلیەڵێ خۆی بە دیوارێکی ئیتنیکیەوە گرێدا بێ بزوتنەوەیە لە شوێنێکی دیکەەوە بیرەکاتەوە تۆ هاتووی خواستێکی ڕێگیۆنال خواستێکی هەرێمیت هەیە لە کاتێکە هەموو پەیوەندیەکانی خۆت لەگەڵ مەرکەدا پسڕاندووە ئێستا ئێران من پێم وایە لە سێ ئەگەر بە دوور نییە یا ئەوە تا کۆماری ئیسلامی وەکو ئێستا بمێنێتەوە لەگەڵ ئەمریکا ڕێکە ئەو ئەگەرێکە ئەگەی دۆمیان دابشێ بۆ سەر دووشە دەژەوێت کاگەر ڕێک نەکەوێت و مەسن گۆڕانکارێک لە ناوخۆی کۆماری ئیسلامی ڕوودا ڕێک نەکەوێت و لە دەرەوەی کۆماری ئیسلامی ئەلتەرناتیڤێکە زابی کوردی بە پژاکیشەوە لە ڕێگەی ئەم هاوپەیمانێتیە پێمانەڵێن کە خواستیان نییە بۆ ئەوەی ئەمان لە تاران حکومڕان بن لە CNN ئینتەرناشینال شڕۆڤەیەکی CIA خوێندەوە ئەڵێ گەورەترین احتیمال کە ئەمریکاش پێشوازی لێ دەکا سوپای قودس کودەتا بکە کودەتا سوپای قودس کودەتا بکە ئەمریکا لەگەڵ سوپای قودس لە ناوخۆیە بەڕ زۆر ئەگەنیشی ئەمریکا لەگەڵ جۆلانیا بیکا بۆ لەگەڵ سوپای قودسانێکە مەسەلەن جۆلانی کام شەرەفی زیاترە بەسەر سوپای نانە سوپای قودس لە بۆ ئەمریکا باشترە چونکە سەرمایە ئێران هەمووی سەرمای ئێران دەستیەوە ترامپ سەرمایە دەوێت ترامپ کەسێکی دەوێت کاری لەگەڵ بکە سەرمایە لەگەڵ بکە کەسێکی ناوێت ئیدۆلۆژی لەگەڵ بکە شیعە و سونی و نازانم چی لەبۆ بکە یان سۆسیالیزم و ئەشتانی لەگەڵ بکەوە نیە یعنی ئێستا ئەم حزبانە نایانەوێت تاران کۆنتڕۆڵکەن لە دوو ئەگەر لەم دوو ئەگەرە بەدەنیە ئەگەر جمهوری ئیسلامی مایەوە بەو شێوەی کە بەسە سوپای پاسداران لەسەر حکوم بێت یا ئەوەی ئێستا لەسەر حکوم بێت بەم شێوازی ئێستا کە شێوازی ویلایەتی فەقیه ویلایەتی فەقیه یا حتا ئەوەی کە ریفۆرم خوازەکان بێن ئەمە تۆ لەگەڵ ئەوانە گفتوگۆت نییە و ڕێکەوتنت نییە ئەگەر نەژمایەوە مەسەن ئەلتەرناتیڤەکانی دەرەوە بێن مجاهدین بێ نازانم سەڵتەنە تەڵەبەکان بێ لەگەڵ ئەوانیش نیتە ئەمان دۆخ دووبارە بێتەوە کە لە سووریا ئێمە بینیمە لە سووریا ئێمە شتێک خۆمان هەڵخەڵتاندوو بە ناوی هێڵی سێم ئەم پرۆسەی ئەم دروشمی هێڵی سێمە لە هەشتاکان و هەفتاکانەوە حتا لە شەستەکانەوە پێم وایە شکست دەخوات هەر جارە و کەسێک دەستی بۆ باش شکستێک دەخوا لە سووریا دەرکەوت کە مەسەن هێڵی سێم لە نێوان معارەزە و ئۆپۆزیسیۆن سەرکەوتوو نییە ئەمە ئەحمەد شەرعمان بینی چوە بۆشە لە ئێران ئێستا هێڵی سێم بۆ سەرکەوتووە مەسەن تۆ چیت شتێکت مهمە پێ وایە لە سنە و سابڵاغ هاتوانی حکوم بکەیت و دوای ئەم ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە تایبەتی شەقە کوردیەکەی بەشە کوردیەکەی لەوە هەماژی وەهمەکەی بریتە لەوەی کە پێی وایە خۆی زۆر بەهێزە ئەوان دیکە لاوازن ترادیسیۆنی دەوڵەتداری لە ئێرانە ترادیسیۆنێکی زۆر گەورەیە ئەم ترادیسیۆنە وەزارەت یاخ باڵم بیرۆکراسی بەدەستی ئازەریەوەیە تۆ باز لە ئیتنیکێکەکەی کە لە ئێرانە ئەگەر زۆرنە نەبێت دووهەمە بێژگە لەوە بیرۆکراسی ئەم دەوڵەتی ئێستەی بەدەستە دوو دەوڵەتی تر پاپشتێتی ئەزەربەیجان تورکیا لەولا باس لە ئیتنیکی شتێکی کە فارسە کامە بۆ خۆی لە ڕووی ترادیسیۆنەوە ئەم حکومڕانی وڵاتەکەی کردووە ئەم زاڵە ئەم یعنی ئێران ئێتنۆسێنتریزمەکەی فارسیە بۆ پێ دوای بەهێزتری من نازانم واهیمەی ئەحزابی کوردستانی ئێران کە پیان وایە زۆر بەهێزن لەکوێوە هاتووە ئەگەر مەسەلە ئەوە بێ کە مەسەلەن درو خۆڕێخستنە پێم وانیە وانی دیکە خۆیان ڕێک نەخستە بێ تەماشای کوالیتی کادرەکانی سەڵتەنە تەڵەبەکان بکە مووی لە زانکۆی زۆر باش گەورە بووە مووی لە لۆبی زۆر باشە پەیوەندی هەیە
هەمووی یەکی گەورەی هەیە لە ئەوروپا ئەمریکایە تا ناوخۆی ئێرانش ڕۆ بۆ مجاهدین و کۆبوونەوەی ساڵانەی خۆیانێکن خۆ منمانم خۆش نایە بەڕاستی هەندوو بزوتنەوەم پێم وە حرت بە کەڵکیەوە نان لە گۆی زەویە هەر هەبن پەیوەندیان هەیە لەگەڵیانە کادرۆکانیان کادری زۆر بە کوالیتی ترن وەک لە بزوتنەوەی کوردی ئەنی بزوتنەوەی کوردی پێی وایە ئەگەر بێت بۆ ئەم ئەوروپایە دابنیشێت و لە ئەوروپا لە ڕێستورانە ئیش بکایە لازانم لە ەرگەیەکە ئیش بکایە لە شوێنی تررا ئیشکە لەگە ڕێزمەوانە ئیشی شەرفمەندانن بەهێسترە وەک لەوەی مامۆستای زانکۆبی لە هارڤەردە ڕزای پەهلەوی مامۆستای زانکۆی لەگەڵ لە هارڤەردە بیرۆکراسیەکەی ئەمەیە مامۆستای زانکۆی تایە لە کۆلۆمبیا مامۆستای زانکۆی تایە لە یاڵێ مامۆستای زانکۆی تایە لە ستانفۆردە ئێمە چیمان هەیە بۆ پێمان وایە ئەگەر مەسەلە چەکە کە پێم وایە دیسان ئەمە ژواهیمەیە هێزە چەکدارەکەی ئێمە زۆر کۆنا ئەو هێزە چەکداری کە لە تاران هەیە پێم وانیە ئاوە بە ئاسانی هەڵۆشێتەوە وەک چۆن کە ڕەزاشا یاخ باڵم ئەمە ڕەزاشا ڕووخا لە هەفتاونوەیە لە نەتیجەی شۆڕشی ئیسلامی ئێران و هاتنی ئەڵڵا خومەینیە ئەرتەش لە ئێرانەیە ئەعلانی بێتەرەفی کرد کاکە با بێتەرەفیش نەبێ با لاواز بێ سەدام حوسێن چەند لاواز بوونەوە تو یەک بە یەک چەقەنا هەتا شەقلاوە نهات سەدام حوسێن لە سیوێکی ئاب چەند لاواز بوو بە یەک چەقەنا ئەو هەولێرەی نەگرتەوە کە بەشێک لە سەرکردەکانی یەکێتی ڕێیان لێ غەڵەت ببوو نیان دەزانی لە زیاتی یعنی لە زیاتی هەڵاتن چوو بوونە ماڵەکانی پارتی خۆیان شار بووە ڕێیان لێ غەڵەت ببوو یعنی ئەمانە هەمویان هەنێ یعنی ئێران هەر چەندە لاواز بێ بەشی ئەوە هێزی دەبێ کە گروپە کوردیەکان سەرکوت بکە لێرەدا ئەوەی من ڕخنەی دەکەم باسی بۆتونی خۆم دەکەم ئەوە نییە کە ئەمانە ئیتفاقیشیان پێکردن ئیتفاق شتێکی زۆر باشە بەڵام لە ئیتفاقێکدا کە بۆنی هێزێکی دەرەچی لێدێ و ئەو هێزە دەرەچێش ئەمریکانیە بەڵکو یەکێ دیکەیە و ئەو هێزە لە لای خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو هەژمونگەرایی وەکو ئەتنیک ناڵێم وەکو ئاین ناڵێم بەڵام وەکو هێزێکی هەژمونگەرایی خۆشەویست نییە هەر کەسێک لە ئێران بێتە سەردەسەڵات ئەگەر بە شاپەرستەکانیش بێ سبەی حیسابی ئەوەت لێ دەکەن ئەوەت ڕوبەڕوو دەدەنەوە چۆن ئێستا شیعەکان و سونیەکانیش ئیتر گلەی لە کورد دەکەن ساڵی 60ەکاندا ئیتفاقی لەگەڵ ئیسرائیل بووە ئەوانیش وا دەکەن یعنی لێرەدا ئەتۆ بۆ ئیتفاقێک ناکەی کە ئیتفاقێکی دیموکراتیک بێ و خیتابەکەت کراوە بێ ئەگەر ئێران نەڕووخا من وا دەکەم ئەگەر ئێران ڕووخا من وا دەکەم ئەگەر وەزعەکە شلۆغ بوو من وا دەکەم ئەوانەی هیچیانە بەڵام یەکشتی تدا هەیە ڕووخانی کۆماری ئیسلامی ئێران و ئەگەر کۆماری ئیسلامی نەڕووخا ئێمە چی بکەین ئەنی کاکی وا شتێکی تر هەیە بەڕاستی بۆ نمونە ئەبەتە شتێکی حزبیشە زۆر ڕەنگ بێکم تۆ نتوانین قسەیتیا بکەین بەڵام ئەو پرسیارە بۆچی تۆ بێ لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی تورکیا بەشدار بیت ئەم نابێت لە هەڵبژاردننی پەرلەمانی یعنی چوونە ژێرباری ئەم وتاری ڕقوکینەیە ئەم وتاری ئەتوان بڵێن تیرۆری کارکتەرە کە لە بەشێک لە بزوتنەوەی کوردی بە دیاریکراوی لە کۆمەڵە و دیموکراتە هەیە بەرامبەر بەوەی هەر کەسێک نزیک بێتەوە لە پرۆسە سیاسەکەی ناوخۆیان خائینەوە خۆفرۆشە بژاک کەوتوتە ژێر ئەم ترسەوە لە ژێر ئەوەیە بەشداری ناکە لە هەڵبژاردنەکانە بەڵام ئەو کۆمەڵە و دیموکراتەش ڕێزێکی زۆریان لە بۆ لەیلازانە هەیە کە لەو پەرلەمانە ڕێز لە لەیلازانە لە پەرلەمانی تورکیا بە کوردی باشە ئێستا کۆ مەسەلەن کەسیمی عوسمانیش لە پەرلەمانی ئێران بە کوردی قساکات بەرگری لە کۆبانیەکە بۆ ڕێزت بۆ ئەوانەڵە کەسیمی عوسمانی جاش ئەڵکی تریشیە بەو شێوازەیان ئەەکەم ئەوە نییە کەم بڵم کۆماری ئیسلامی باشە ئێمە باسی ئەوە ناکەین پێم وایە ئەمە بەدیهیاتە کەس نیە نەزانێت کۆماری ئیسلامی خراپ خۆم لایەنگری حکمێکی ئاینی نیم باسەکە ئەمەیە ئەگەر خەباتەکە دیموکراتیکە لە پێناو دیموکراتیزاسیۆنە بۆ کۆی کە بزوتنەوەی ئاپۆی لەسەر ئەو پارەدایمای دروست بووە بێت بەڕاستی بەشداری هەبێت نابێ ئەوەندە گۆشەگیر بێ نابێ بکرێتە ژێر کاریگەری کتابی تۆقااندنی کۆمەڵە و دیموکرات بە تایبەتی لەمە خطابی کۆمەڵە زۆر زاڵە و لە ناو کۆمەڵەشە خطابی حیزبی کۆمونیستی ئێران بە دیاریکراوی کە پێی وایە هەر کەس بە موەیەکیش نزیک بێتەوە لە دەوڵەت
مە خائینە و خۆفرۆشە و ئیسلاح تەڵەبە و یعنی وتارێکی دروست کردووە ڕیفۆرم لەلایەن بۆ بە شتێکی ناشرین ئەم وتارە هی سەردەمی ستالینە بەوەی کە تۆ هەبار کەسێک بڵێ ڕیفۆرمیست ئەم کەسە ناشرینە دەیبڵێ تۆ لە ئەوروپا ئاژێ وەکو داش کەپەجەی تورکیا داش کاپێجێ بزڵبت ئەنی کاک هیوا من و تۆ هەردووکمان لە دوو وڵاتی ئەوروپیاژین لەم وڵاتانەیە کەسێک بڵێ من ڕیفۆرمیستم زۆر زۆر ڕێز لە گیراوە ئەی چۆن ئەم وڵاتانە خۆیان بە ریفۆرم دروست بەریتانیا بە ریفۆرم دروست بوو ئەمریکا بە لەناو پەکەکەشدا یعنی کە پەژاک لی هاتۆ دەرەوە لەناو پەکەکەشدا هەتا 4-5 ساڵ پێش ئێستا لە محکەمەکاندا مەسەن کەسێکیان ویست بە تاوانباری بکەن لە محکەمە پێیان دەگوت ئەو هەڤاڵ ریفۆرمیستە یعنی جوێن بوو ریفۆرمیست باسکردنی ریفۆرم وەکو جوێن بەکارهێنان ریفۆرم وەکو جوێن من پێم وایە ێکی زۆر خەڵەتە ئەمە میراتێکی بزوتنەوە ستالینەکەی لە کوردستانە ماوەتەوە لە ئێرانە نوێنەرایەتی ئەمە حزبی کۆمونیستی ئێرانێکە بە خۆشحاڵیەوە لە کوردستانی عراق ئەمە نییە کەسێک ریفۆرمیست بێ خەڵک گاڵتەی پێ ناکە ئەو شتێکی باشە بزوتنەوەی ریفۆرمیستی گەورەمان هەبوو لە کوردستانە ئەگەر سەرکەوتوش نەبوو بێ بەڵام هەنگاویان ناویان ئەمە لە تورکیا خیتابی ریفۆرم پێم وایە باش بچۆتە پێشەوە دەم پارتی بۆ خراپ بۆ بەڕاستی دەم پارتی ئایا هیچی نەکردووە ئایا هەدەپەی پێشوو دەتەپەی پێشوو بەدەپەی پێشوو دێپەی پێشوو هەموو ئەمانە هیچیان نەکرد یەکمان شتیان کرد ئەوەی کە گرنگ بوو لەو سەردەمایە لە تورکیا کرا ئەوە بوو کاتی خێلی لازانە خەتیب دیجا محەممەد ئەمین سەڤەر و ئەوانە کە چونە ناو پەرلەمانەوە باوجلان تەخمینی نەکردن بگرە پاڵپشتیشی کرد ماشت پێویستمان پێی بوو لە ئێرانە ئێمە بیکەین کوردی ئێران نابێ وەکو هندیە سوورەکان مامەڵە بکات بەوەی کە دوور بکرێتەوە لە فەزای سیاسی کوردی ئێرانە بێت ناو دەوڵەت تا بێت من کوردی ئێرانم بۆ چییە کۆڵبەر بێت من کوردێکم بۆ چییە بە کۆڵبەری من کوردێکم لەسەر فەرشی سوور بڕوە وەکو جەرا تاڵەبانی یعنی ئێستا بۆ نمونە من وتارێکم نووسی لەم کۆتایە دەستخۆشیم لە مەزلوم عەبدی کرد من مەزلوم عەبدی ناوێک بەڕاستی لە نەفەقابێ لە دێر زۆر عەبدی مەوێت لە منشن بێ عەبدی مێ بچێ بۆ وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەوێ دەسێ ناو دەزی ترەمپا بێ من هندی سوور نیم بەڕاستی وەکو هندیەکانی ئەمریکانی دەستوورەکان دابنیشم بە خەریکی گۆرانی و هەڵپەرچێ بوو بزوتنەوەی کوردی لە کوردستانی ئێرانە بزوتنەوەیەکی بڵم زۆر زۆر نەیتیڤە ئەوەی کە بە عەرەبی پێڵم بوومی ژوای پێڵم بزوتنەوەی نەیتیڤ ئەمەیە کە سروشتی بزوتنەوە کۆمەڵایەتەکانی ئەمریکای لاتین و خودی ئەمریکای هەیە بۆی کە هەر خۆی لە هەڵپەرچێ و چالاکی ژینگە پارێزی و شتیوا دۆزێتەوە من ئەم کوردم بەڕاستی بە قڕانێکیش ناوێت من کوردێکمەوێت وەکو بڵدان لە ناو پەرلەمانی تورکیا بێت کوردێکمەوێت سەر و کۆمار بێ کوردێکمەوێت وەزیری دەرەوە بێ ئەو کوردەمەوێت کوردم بۆچی هەڵپەرچێ بکات و جامانە بادەوە مانگی سێتەوە بزوتنەوەی سیاسی کوردستانی ئێران هەموو شانازەکەی بێ بۆی کە نەورۆز جامانە و خاکی پۆشان زۆر بۆ یا پەڕۆی سوور یا نازم پەڕۆ ڕەنگا و ڕەنگەکەی پەژاک ئەمە چ مەهزەلەیەکە جا ئێران بەخۆی لە ئێستاوە بانگەوازی دەکارێ خاڵچینە بڕۆن ڕۆژی نەورۆز پیرۆز بکەن لە مزگەوتەکاندا ئێستا ئێرانیەکان کار دەکەن یعنی ئەمە بۆ دەبێ حیزبێکی کوردی بیفرۆشێتە باوەڕ بکە ئێران کاری لەسەر دەکات ئەوە زانیاریە برادێکم هەیە مەکتەبی سیاسی بەرەی تورکمانی برادری زۆر نزیکی منە لەم ساڵانەی دوایی بزانام دەوڵەت باخچەلی تێکی کردو بە ناونیشانی ئەوەی کە نەورۆز جەژنی تورکانە جا منیش تێکم نووسی باسیۆم کرد وەڵڵی کاکە کوردی تورکیا ئەو شەقانی خواردویان نیوەی لەبەر نەورۆزە ئێستا خێرەوە دەوڵەت باخچە لێڵێ جەژنی ئێمەیە بەر ناکرێ کێ خاوەنێتی برادەرکەوتی هی ئێمەی تورکمانیشە بۆ من گۆڕانکاری زۆر عەجیبە ئەمە لە ئێران هەروجودی نەبووە ئەنی دەوڵەتی ئێران لەوەتەی ئێران هەیە لە زمانی داریوشی پاشای هەخامەنشینیەوە تا ئەمڕۆ نەمبیستووە بەڕاستی دەوڵەتی ئێران نەورۆزی مەمنوع کردبێ جەژن گێڕانی نەورۆز لەکوێ خەباتە هەڵپەرچێکردنی نەورۆز و ئاگرکردنەوە لەکوێ خەباتە ئەوەندەی فارس دەیکا ئەوەندەی فارس دەیکە ئەوانەی عەجەم دەیکە کورد نیکە
ڕاستیش نییە لەو ئەوروپای لە هەموو شارێکدا هەموو ساڵێک ئێرانیەکان نەورۆز ئەگەر ئێمەش نێکن ئێرانیەکان پیرۆزی دەکەین ئاهەنگەکە ساز دەکەن ئۆرگانیزاسیۆنەکە ساز دەکەن دوایش ئەگەر چیاخانەیەکی کوردی هەبێ ئەچنە ئەوێش سڵاوێک دەکەن و ئەڵێن وەرن کاکە حەزەکەن ئێوەش بێن لەگەڵمان پیرۆز بکەن بەڕاستی ئەمە بابەتە ینی بۆ چییە بێت ئەم بەسەلەی نەورۆز بەدەستکەوت بۆ خەڵکە بفرۆشیتەوە زودنەوەی سیاسی کوردی لە ئێران کرد کێشەیەکی تریشی دروست کردو بە حاڵ جەناب باسی لەوە کرد کە ئەمە سپۆنسەری هەیە ئەم گرەوە سپۆنسەرێکی هەیە سپۆنسەرەکەشی پێم وایە ئەو کارکتەرەیە کە ناوی ئەژێمینە بۆ سپۆنسەری ئەمەیە ئەمان لە دەستی دووسێ و سپۆنسەر کراون ئەژی ئەمین لێدوانێکیدا دوای 2 سعات دوای ئەوەی وەزارەتی ناوخۆی هەرێمی حکوومەتی هەرێم لێدوانێکیدا کە گوتی ئێمە قبول ناکەین هەندێک کەس یعنی مەبەستی 5 حیزبەکە بوو ئێمە قبول ناکەین هەندێک کەس لە هەرێمی کوردستانی عراقدا هەڕەشە لەسەر دراوسێکانمان بکەن دوای ئەوە لێدوانەکەی ئەژی ئەمین لە پڕەوە لاچوو پەیجەکەی دیەکتیڤەکات ئەو سروشتێتی پەیجەکەی دیەکتیڤەکات دوای لێدوان من چەند جارێک شیر ئەمەی کردووە من دیقەتیوانم ماوە ئەکە ئەمەیە کاکیوە کارکتەرێکی ئەمنی کاتێکم قسەیە کارکتەرێکی ئەمنی لەو شێوەیەش ئەمما نەزانین سەرنجەکان بۆ کوێچ من بەڕاستی ئەگەر لەوەش بیرۆکراتە ئەوە هێشتا پۆستی هەیە لە ناو حکوومەتی هەرێمدا جێورمەندی ئاساییشە ئەوە لە هەموو لە چەمکی دەوڵەتداریدا دەبێتە بیرۆکرات علاقەی بە مەسائلی سیاسیەوە نیە ئەگەر ناوخۆیش بێ ئەمە لە دەرەوەیە 5 حیزب لە دەرەوەی عراق اتفاقیان کردووە بیرۆکراتێک بۆ دەبێت پیرۆز بەیێنێتکە بۆ خەتری خوا یانی من خۆم ئەگەر من لە کوردستانە پێگەم هەبووە سیاسی بوومە وڵاتم هەبووە ئەوکە ئەو شەوە لە ماڵەوە ناخەوت من ئەو شەوە لە ماڵەوە نەخەوتم پێم وایە ئەمە کێشەی گەورە ئێستش نەبێ لە داهاتوە دروستێکات باشە ئەمانە هەمویان شتی دیکەشی لە دواوە دێ مەسەن هەم حیزبەکانی ڕۆژهەڵات ئێستا هەم حیزبەکانی ڕۆژ ئاوا هەم پەکەکە بە دوای شتێکی دیکەشن کە پێم وایە کلااوێک لە بۆ بارزانانی دەدرون بە ئەژی ئەمینیشەوە کلااوەکە چیا یاین دایانەوێ ئێستاکە ڕێککەوتنێک هەیە ئەوە زانیێریە دوێنێ بن لە لای فێک باسم کرد و بەرپرسیارەتەکەی ئەگەر مەرجعیەتەکە نەخێر مەسلەی ئەوەی کە ئێستاکە نامە لە بۆ کاک مەسعود بارزانی چووە ببێتە سەرۆکی کۆنگرەی نەتەوەیی نیشتیمانی نەتەوەیی کوردستان هەر 4 پارچە و ئەو ئاستەنگیانەی کە لە پێشی بوون پێشتر هاوسەرۆک نەبێ و جێگرەکەشی بەخۆی تاین بکە یعنی لە هەڵبژاردن شتیواش نەکرێت جێگرەکەشی بەخۆی تاین بکە ئەگەر ئەمانە و ئەوەی ئەژی ئەمینیش کۆ بکەیەوە بەڕاستی ئەمانە کلااوێک لەسەر سەری مەسعود بارزانیشدا دەنێن ینی باشە مەسعود بارزانی تێری نەخوارد لەو موشەکە بالیستیکیانێکە لە هەولێر جیران کاک هیوا من پێم وایە ڕێگەدان بەوەی کە چالاکی حسابی کوردستانی ئێران بەم شێوازە پەرپوتە بێت زۆ خەتەرە ئێرانەکان پێش ڕێککەوتنەکەژم پێم وایە پەیامی خۆیان داوە ئەو هێرشی کرا سەر کاروانی ئۆتۆمبیلی عومەری ئەلخانی زادە لە نزیک سلێمانی هێرشێک کرا هەندێک گوتیان ئەو هێرشە هێرش نییە و تەنها ڕووداوێکی هاتوچۆی خۆیان ئەیاوت گومانمان هەیە و پێشمەرگەیەک تیاکوژا چکۆ عومەری ئەلخانی زادە کە جێگیری کۆمەڵەی ڕاستە شۆژگێر بوو لەویا پێوە نەبوو پێم وایە ئەوە پەیامی ڕاستەوخۆی ئێران بوو بۆی کە ئەوە مەکەن و ئێران بە ئەنقەست عومەری ئەلخانی زادی کرد بە ئەمان چکۆ عومەری ئەلخانی زادە کارکتەرێک نەبوو لەم ڕێککەوتنە پێیوتن نەیکەن ئەو ڕێککەوتنە مەکەن لە ئێستا ئەوە مەکەن کە کرا منوەکوتم ئەگەر خۆم پێگەم هەبووە لە هەرێمی کوردستانە ئەو شەو لە ماڵەوە ناخەوتم وڵاتێکی وەکو قەتەر وڵاتێکی وەکو سعودیە وڵاتێکی وەکو ئیمارات ئێستا ترسی هەیە کە لەوەی کە ئێران هێرش بکاتە سەری قەتەرەکان ترسیان هەیە لەوەی ئێران هێرش بکاتە سەری هەرێمی کوردستان لە چیا لە قەتەر بەهێزترا حەزبی دیموکرات لە چیا لە ئیمارات بەهێزترا بورج خەلیفەکەی نازانم جومەیرەکەی جەبەل عەلیەکەی چی
قەژاک و نازانم ئەمانە لە چیا بەهێزترن لە وڵاتی وەکو سعودیە؟ ئارامکۆکەی؟ نازانم ئەم وەکو بەڵێم وەهم ژیان لەوە ما زۆر خەتەرە لای ئەو بزوتنەوەی بۆیە ئەمە زۆر خەتەرە. ئێمە باجی ئەوە ئەدەین پێم وایە ئێرانیەکان بێدەنگ نامێننەوە و ئەو بزوتنەوە سیاسیانە بۆ خۆشیان باجیەوەات. هەرێمی کوردستانیش ئەکەوێتە خەتەری گەورەوە. هەرێمی کوردستان ناتوانێت مامەڵەی لەگەڵ ئێرانە نەبێت. کۆماری ئیسلامی ئێران بۆ هەرێمی کوردستان گرنگە، راوسەیەکی گرنگە. یەکە بۆ ئێمە ئەمیش سەختی شابڕاستی ئینسان درۆیەکە بڵێ کۆماری ئیسلامی هاوکاری ئێمەنەوە. تاکە بزوتنەوەی سیاسی لە کوردستانی ئێرانە خەریکی ئەوە بۆ گەڵاڵە ئامادە بکە کوردی عێراق ڕەوانە بکاتەوە تەسلیمی باسی بکە، کۆماری ئیسلامی نەیکردووە. نەمزانیە ئەوم نەزانیە بەڵام کۆماری ئیسلامی ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو لە ناساندنی ئەنفال و حەلەبجە و دۆکیمنتکردن و ئەگەر ئەمانە نەبوونایە ئێستا چێ هەڵەبجە و ئەنفالی قسەی لەسەر کۆماری ئیسلامی ڕۆڵی هەبووە بەڕ ئێستا خەڵکێک لەوانی وا تێوگا ئێمە پروپاگەندە بوو کۆماری ئیسلامی، بەڵام ئەمە واقعیەتێکە لە مێژووی ئێمە. ئەنی زۆر جار خەڵک گاڵتە بە کاکە حەمی حاجی مەحموودکە. من پێم وایە ئەو پەیوەندیانێک کاکە حەمی حاجی مەحموود هەموو حزابی کوردستان هەیەە. ڕاستە ئەو پەیوەندیانە هەموو ئەو باشکرایەوێت. ئەوەی من خوێنمەتەوە لەو ئەتڵەسەی قەرارگای ڕەمەزان زائیدەن ڕیشیان هینیشیان هەبووە کتێبیشی تریشیان دەرکردووە ماشەوە لەبارەی جەنگ لەو بەرسنوورەکانەوە کۆمەڵی زانیاری تایەک پێم وایە لە تێکەڵین بزوتنەوەی کوردی لە عێراقا لەگەڵ کۆماری ئیسلامیە وەها تێکەڵە نێدەیەکی جا بکەیتەوە. پێمان خۆش بێت پێمان ناخۆش بێت، ڕەنگە کوردەکانی ئێران حەز بکەن شتێکی تر بێ، بەڵام بۆ ئێمە ئێران وڵاتێکی گرنگە. ئێمە وەکو کوردی عێراقا بێ ئەو محافەزە بکەین. تورکیا ژوایە بەڕاستی نانارتوچ وایە ڕاستە. کاک بلێسا بە چارێکێکمان ماوە کات بە بینە سەر مەسەلەی مالیکی چی لێ تێگەشتی کاگە تۆماس بارак دیپلۆماتێک یعنی چۆن هات تۆقەی لەگەڵ مالیکی کرد ڕسمی لەگەڵ کێشە وە بە پێکەنینەوە ئەمە نیشانەی ئەوەیە کە پاشەکشەیەکەی پێ بداتە قبولکردن ویانیش دانوستاندنەوە مفاوەزاتە چی لێ تێگەشتی؟ ئەم پێم وایە دانوستانێک هەیە بۆ زانیاری لای منە دوی مالکی ئەڵبەتە پەیوەندی زۆر باشی هەیە لەگە خەڵکی لە تەسەور بکە لە ڕێگەی ئەحزابی کوردیەوە پەیوەندی کردووە بە ئەحمەد شەرعەوە بۆی ئەحمەد شەرعیش لە ئەمریکا واستەی بۆ بکە. بەڵام لە دوانەکەی زۆر هەڵە بوو لەسەر ئەحمەد شەرع ناسیاسیانە بوو ناڵێم غەڵەت بوو ناسیاسیانە بوو کە پێشتر وەها بە توندی دژایەتی ئەحمەد شەرع جارە لە دوانەکانی هێواش کردوتەوە گەدی قەتدابێ زۆر هێواشی کردوتەوە بایداوەتەوە مەسەلەن تەنانەت مەسەن ئەو هێڵانەی بەکارهێنا بۆ نمونە لە لایەکی ترەوە لە ناوخۆی عێراقەوە کۆم پشتی بە کۆمەڵی کەسی تر بەستووە جۆرێک لە دەرگا کراوەتەوە بەڵام ئەمە هەموو شتێک نییە کۆتایی نییە. پێم وایە ئەم کابینەی ترامپ ئەم ئیدارەی ترامپ یا ئەوە تا ئەتفرۆشی یا ببیکڕیت نووری مالێکی بەچی ئەیکڕێت نازانم ئەوانیش بەچی نووری مالکیە فرۆشن ئەوەش دیارنی ئەگەر نووری مالێکی ئەویان پێشکەش بکە کە ئەیانم پێم وانە نووری مالکیان قبول نەبێت یەکرێ قبولیان بێت. باسێک کە زۆر گرینگە بۆ ئێمە لەوان حاڵی بین ئەوەیە کە نووری مالێکی دوو ئەزمموی لەگەڵ ئەمریکا هەیە ئەزمموی دەورەی یەکەمی ئەزمموی دەوری دوێ خولی دووەمی لە ئەزمموی خولی یەکەمی وەکۆی کە زاڵمای خەلیزاد باسێکە ئەوان سەرەتا بەنیاز بوون دکتۆر عەلی ئەدیب بکەن بەسەر وەزیرە بەڵام دکتۆر عەلی ئەدیب لەبەرەوەی زۆر نزیکە ئێران بووە تەنانەت ماڵی باوکیشی لە ئێران بووە ئەمریکیەکان ڕازی نەبوون لێ بە دوایی فایلێکیان هێناوەتە بەردەم باڵیۆزی ئەمریکا و توانە ئەم کابرایە هەیە ساڵی 2023 بە تەکسیر هاتوتەوە کێ نووری مالکیە کەمترین ماوەی تەمەنی لە ئێران ژیاوە لە سووریا زیاتر ژیاوە دوای هاتووە بۆ کوردستان لە کوردستانە ماوە قوتابی بوو دکتۆرای خوێن و ئەوان و دوای ڕۆشتۆتەوە دەرێ ئەم کابرا کەسی یەکەمی حزبی داوایە گرینگە وایە نازانم چی بەتا ڕۆڵیشی هەبووە لەوەی کە حزبی داوە مەرجعیەتی خۆی بگۆڕێ و حزبی داوە
پێشتر مەرجعیەتی سیستانی قبول نەبووە، ئەوش باسێکی زۆر گرنگە. حزبی داوە پێش مالکی حیزبی داوا خەڵک زۆر نازانێت زۆر کێشەشی لەگەڵ ئێران هەبوو کێشەی ئیدئۆلۆژیک کێشەی لەگەڵ ئێرانە هەبوو. مەسەلەن سەردەمی خۆی حزبی داوە مەسەلەن لە سەردەمی سەدرە باوەڕ بە ویلایەتی فەقیه نەبووە. وان مەسەلەن ماڵی حەکیم سەرمایه‌گوزاریەکان لە ئێران لەسەرەوە کرد کە ئەمان باوەڕیان بە ویلایەتی فەقیه. حاڵ لە سەردەمی نیوێمانشیە مەرجعیەتی حزبی داوە گۆڕا لە مەرجعێکی لوبنانیەوە بۆ سیستانی، بۆ لەبەر مەرجع لوبنانەکە قبوڵی هاتنی ئەمریکای نەکرد بۆ عێراق. ئەنی بەرحاڵ لەو سەردەمی یەکەمە خولی یەکەمە نووری مالکی لەگەڵ ئەمریکیەکانە نێوانی زۆر باش بوو. دوایی لە نەتیجەی ڕێکەوتنی ئێران و ئەمریکا لە عێراقا نووری مالکی زیاتر نزیک بۆ لە ئێران. ئەوە پێم وایە ینی پشتبەردانی ئەمریکیەکان بوو لە نووری مالکی زیاتر وای لە مالکی کرد. و ئەو هەموو دۆخەنە هەموارێ بەسەر عێراقا مالیشی ناچار بووە بوو هاتنی داعش لەولاوە هەستانەوەی سودنا، کۆمەڵی کێشەی تر لەگەڵ هەرێمە، کۆمەڵی کێشەی تر لە ناوخۆی شیعە، هەمووی وای کرد. ئێستم پێم وانییە نووری مالکی هەمان ئەو نووری مالکی بکە لە خولی دووەم هەیە. نووری مالکی توانێت وەکو خولی یەکەم بگرێ باشتریش بێتەوە بۆ ئەم قۆناغا کرێ ضرورەتێکیش بێ. پێم وایە پاڵپشتی کوردیش بۆ نووری مالکی هەر گرینگە. ئێمە لە نووری مالکی باشتر مەگەر بەس مستەفا کازمی هەبێت خراب نییە. بەڵام لە پاڵ ئەوەشە ئەمە کۆتایی چیرۆکە نییە، ئەنیەکرێت ڕۆژێک لە عێراق ماوەیەکی زۆر دوور و درێژە بۆ سیاست پێسبین ئێمە ببینەوە نووری مالکی کاندید نییە و کشاوت. بەڵام ئەگەر فرۆشراوەکوتم بەچی فرۆشتویانە نازانین بۆ دەرەکەوێت دواتر. ئێستا ناوی نووری مالکی دێت، ناوی سوودانی دێت، ناوی کازمی و عەدنان زولفیش دێت. لە پاڵ ئەوە کۆمەڵێک ناوی تر دێت کە لە هێڵی سێهەمی سیاسەکانی شیعە وەکو بۆ نمونە عەرەجی ناویەت لەولاوە ئەو با بڵێم سەرۆکی دەستگای مخابراتی عێراق ناوی دێت و ئەوانە. بەڵام زۆر پێم وانییە بەرەو ئەوان بچن. زولفی هیچەوە لە هەموو جارێکە کاندی دۆچک و پیای ئەمریکیەکانە کاندی ئەوانە. بەڵام لە کۆتایەکە ئەم دانیشتە بۆ خۆی جۆرێکە لە کرانەوە، جۆرێکە لە کرانەوە بە ڕووی مالکیە. باشە، ینی لەو جگە لە ئەمریکا ئاکتۆرەکانی دیکەی ناو عێراق هیچ ئاستەنگێکیان لە بەرامبەر مالیکی هەیە و یانیش بە شێوەیەکی گشتیتر پرسیارەکەم بکەم بە دووە پرسیاریش بێ هەر 12 دقەیەکمان ماوە لە ململانەی نێوان ئەمریکا و ئێراندا عراقیەکان بەڕاستیە تاوەگوستە چۆن مامەڵیان کردووە لەمە دووە پێشبینی چییە؟ چۆن مامەڵە بکەن؟ ئەی کاکیوە پێم وایە مالکی کێشەی گەورەی لە عێراقیش هەیە. پتێو نەتەوێت ئەمڕۆ قوتبێکی سوودی لە عێراقا هەیە کە حەلووسیە. ئەمە قوتبێکە دروست بووە، خەڵکی خۆشیە خەڵکی خۆشی نایە، بەڵام دروست بووە. پاڵپشتێکی ئیماراتی هەیە، پاڵپشتێکی ئێرانیشی هەیە. ئەم پیاوە لەگەڵ مالکیە کۆک نییە. پێی وایە گە مالیشی بێتەوە سەر حکوم ڕۆژانی ڕەشی سونە دەست پێەکە. لەولاوە کێشەی بەشێک لە ئیتاری تەنسیقی هەیە لەگەڵ نووری مالکیە، بە تایبەتی گروپەکەی خەزعەلی. خەزعەلی کە ژمارەی زۆر کورسی هەیە، سەروسی کورسی زیاتری هەیە، بە ئاشکرا باز لەواکە کە ڕەنگە نووری مالکی کاندێکی گونجاو نەبێ دەکرێت بێتە پێش لێ باڕێکی چیم بە هەمان شێوە مێشکی لای ئەوەیە کە خەڵکی تر بێتەوە پێش. مە هەمووی هۆکارەکەی ئەوەیە جار بووم بە سەرۆکوەزیرانی عێراق ماوەیەکی کەم نییە. ئەگەر مالیشی جارێکتر بێتەوە بە سەرۆکوەزیرانی عێراق واتە زەعامە لە ناو تەیاری شیعەیە بۆ حزبی داوایەک لا بێتەوە و هەموو گروپە چەکدارەکانی تریش تەمەنیان درێژ نابێت. چونکم پێم وایە یەکێک لە کارە سەرەکیەکانی مالکی بریتیە بێت لە کۆکردنەوەی ناوماڵی شیعە بە جۆرێک لە جۆرەکان. مالکی کاتێکگەڵێ من هێزە چەکدارەکان با بڵێم گروپە چەکدارەکان کۆکەم و بەم شێوەیە چەک لە دەستی دەرەوەی دەوڵەت ناهێڵم ڕاستگوێ بەشێک لە بەرژەوەندی خۆشی تایە. بە هەمان شێوە مەسەلەن کورد اختابێکی هەیە کە
نیوە ناچڵم پێم وایە هەم ڕازی و هەم ناڕازیە دەرگاکانی هێشتۆتەوە. کورد بۆ خۆی ڕێککەوتنێکی هەیە، کورد ڕێککەوتنێکی هەیە لە ناوخۆیە بۆ ئەوەی کە کاندیدی سەر و کۆمارەکە پێشکەش نەکات ئەو کاتەی شیعەکانێک لابنەوە. خۆی مزانیومە پارتیویچێتی ڕێککەوتون لەسەر ئەو کاندیدا یەکلا نەکەنەوە با بڵێن نەینێرن شیعەکانێک لابنەوە بۆ لەبەرەوەی ئەگەر بێت و ئەمان کاندیدی سەر و کۆمارێک لا بکەنەوە برسی ڕاستپاردنی کاندیدی سەر و وەزیران بەسەر کووردا ساغ بێت. ئەگەر ئەوە ڕاست پێری کە ئەمریکا ئەوێت ئێرانت لێ تووڕێ ئەوە ڕاست پێری کە ئێرانەوێ ئەمریکان لێ تووڕێ. ئەمریکەکان جدیشن بەڕاستی لە مەسلەی سزا بەسەر عەرەب. ئەمریکەکان خواستیان هێز سزا بسەپێن، ئەگەر سزا بسەپێنن دیناری عراقی هێز زۆر خراپ تێگەشتێت، ڕەوشی ئابووری عراق زۆر تێگەچێت، ڕەنگە لە عراقا ڕۆژی تشرین بە شێوەیەکی زۆر بەرفراوانتر ڕوو بدات. پێشت لەبارەی مەسەلەی ئەو مەرجعیەت و کۆنگری نەتەوەی و ئەم شتانەی کە باست کرد من شتێکم پێ سەیرە مەسەن ماوەیەک لەمە پێش مەزلوم عەبدیش باسی لەوە کرد کە منەمێ مەرجعیەتێکی کوردی دروستکەم. ئەم وتارە بێژگە لەوەی کەوتایی ئەو بزوتنەوەی نییە بە جۆرێک لە جۆرەکان بلانێر ناو بزوتنەوەکە دروستەکات ئەمانەزین مەرجعیەت بۆ بزوتنەوەی ئاپۆیی چێ ئاپۆیە کاتێکڵی مەرجعیەت دروستەکەم ئەمەیانی چی؟ ئەمە لە سەردەمانێکان پێم وایە ڕوبەڕووی دەمیرتاش دیومانە کاردانەوەی ئایا ئەمە دووبارە بێت تویان لەم لاوە لە هەرێمی کوردستانە ئەو پرۆژەیە کە یەکێتی پێشکەشی کردەوە پارتی و پارتیژ ئەڵێ بیری لێکەین و پێمان خراپنی ئەنجومەنێکی باڵای سیاسی دروست بکرێ گوایە کاک مەسعود سەرۆکی بێت و ئەنجومەنی باڵایە من بۆ خۆم پێم وایە ئەم شێوازە لە سیاستکردن ڕێغی محتەوای موسسەسەیە لەگەڵی نیم. ئەگەر لە من پرسیم من پێم خۆشە هەرێمی کوردستان بە دامەزراوەکانی خۆی بەهێز بێت. هەرێمی کوردستان دەبێت پەرلەمانی هەبێت پەرلەمانی هەبێت بێ پەرلەمانێکی بەهێزی هەبێت ئەبێت حکوومەتێکی بەهێزی هەبێت ئەبێت سەرۆکایەتیی هەرێمی بەهێزی هەبێت. هەرێمی کوردستان نابێت بەڕاستی بە شێوازی حزبی ئاوایی بە اتفاق مەرجع دروست کرد ئەوە کاک مەسعودمان کردە ئەم مەرجع تەمام ئێوە دەزانین هەم یەکێتی ڕازیە پەکەکە لە خوای دەوێت پەکە لە خۆی دێ کاک مەسعود ئێستا بکاتە مەرجع چونکە ئەو بۆشایی ئەو بەجێ هێشتووە دەربارەی کوردایەتی لە تورکیادا کاک مەسعود بە کاک مەسعودی پڕدەکەنەوە تێگەی و لە هەمان کاتدا کاک مەسعود دەواازەیەکی دیپلۆماسیە لە بۆ ڕۆژئاوە تەواو بەڵام ئەی کاکە چی لە حکوومەتی چی لە سەرۆک هەرێم دەکەیت چی لە نێچیوان بەرزایی دەکەی ئەوە کێشەیان یعنی من ئەو باسەکەیکە ئەی باشە ئێمە ئەم دامەزراوانەمان بۆ چییە؟ دیکۆرە گە بڕیار وایە هەموو شتێک لە ئەنجومەنێکە یاگلا بێتەوە ئێمە حکوومەتمان بۆ چییە؟ زۆر گرنگە ئەوە حزابانەی تر دان هەبێت لەسەر مۆزوع بزوتنەوەیشی سیاسی کە پێمانەڵێ وەرن فەرمون لە ئەنجومەنێکا لە دەروی حکوومەت و پەرلەمان و سەرۆکاتی هەرێم شت یەکلا بکەینەوە بێت حزبەکان بۆ خۆیان ناوەندیان هەبێ بۆ قسەکردن ڕۆن ناوەندێک دروستکەن بۆ قسەکردن ئەوەی ناوەندێک بێت ئیشی حکوومەت و ئیشی سەرۆکایەتی هەرێم و ئیشی پەرلەمان بکات ئەمە هەرێمی کوردستان بەهێز ناکات ئەمە هەرێمی کوردستان لاواز دەکات بۆ ڕۆژاوای کوردستانی ژوایە ڕۆژاوای کوردستان پێویستی بە دامەزراوەی بەهێز هەیە پێویستی بە نوێنەرایەتی بەهێز هەیە لە شەڕ نە پێویستی بە مەرجع هەیە نە پێویستی بە کانتۆن هەیە ئەوان دەبواە 14 ساڵ پێشتە پەرلەمانیان دروست کردبایە نەشتی ئەیدۆلۆژیک ئەو کانتۆنەکەی سوئیسرای دوێنێ و نە ئەوەی ئێستا کە بۆ ئەوەی کاک مەسعود لە خۆت ڕازی بکەی وەڵام من مەرجعم دەوێت ئەوە چەند جاریشیش بەڕاستی ئەم باسا هێنە پێشەوە کەنەکە بێن و نازانم کە بەڕاستی من ئەم کەنەکەی ئێستا من پێم وایە شوێنێکە بۆ متەقاعدین ئەدی بێکەڵکیش لەگەر ڕێزمە ئەمە ئێستا پێوترێ کەنەکە بەو کوالیتی ئەندامانەی دیومە نە بە کەڵکی سیاست دێن بە کەڵکی شرۆڤەی سیاسەتی ژنایە ئەگەر شتێکی تر دروست بێم پێم وایە هەموو کورد وەکو بزوتنەوەی کوردی ناوەندێکی هەبێ بۆ گفتوگۆکردن بۆ هاوارەنجی بەڵام ناوەندێکی هەبێ بۆ بڕیاری ناوەند ئەوەش دەست نادا
وەزعی کورد لە پارچێک و پارچەیەک زۆر جیاوازە. بە ناتوانانی ناوەندێکت هەبێت تەحەکوم بکەیت لەسەر هەموو شوێنێک. و ئەم ئەزمونە وەک چۆن لە ئەزمموی کەجەکەیان پێم وایە شکستی هێنا بۆی کە کەجەکە ناتوانێت تەوازن ڕاگەی لە بینی پارچەکەە، لە ئەزمموی شتی تری ژار شکست. نازانم ئاخۆ پارتی لەسەرەوە ڕازیە بێیان نا بەو پێی ئەو ئەزممونانی ڕابردوو بێن پێم وایە ڕازی نابن. چونکو هەر کاتێک داوایان لێ بکەی ئاوە شتێکی وا بکەن ڕێگەشتیان بۆ چێ فێڵێک هەیە. کاکە مەرجی هاوسەرۆکمان لابرد جێگرەکەش بە خۆتان هەڵبژێن ڕازینیان نا. پێم وایە نییە ئەوان ڕازی بن، پێم وایە نییە لەبەرەوەی ئەوان وا بیرەکەنەوە کە ئەمە فێڵێکی تایە، فێڵێکی تایە بۆ ئەوان وا بیرەکەنەوە بەڕاستی ینی پێشم وانە سەرکەوتوو بێم شت دامەزراوەی سەرکەوتوی ئەین دامەزراوەیە پێ دروستیکە ئەوی ژەتوانێت هەڵیۆشێنێت دووسبەیەک پێکاکەیەکێتی و کێوکێ کاک مەسعود بکەم بە سەرۆکی نازام کۆنگری نیشتیمانی و ئەمە دوای خۆیان بڵێن وڵایمە کشاینەوە چێ مێنێتەوە بۆ خۆی قسەیەکە کرێدیتە لەوێ لەکوێ ئەوەستێتەوە دوای ئەوە ئەگەر تۆ بمکەی بە شتێک ئەم کرێدیتم داوە بە تۆ من ئەو کاتە گەورابم کە من وا بکەم تۆ نەمکەی بەشت ئەوە تێڕوانی نییە کە بەڕاستی بۆیە من پێم وایە بێت دامەزراوە بەهێز بێت سیاسەت بەعقڵی خەیمەکەی معەمەر قەزافی نابێ بکەی چ لە کوردستان لە کوردستانی عێراق چ لە کوردستانی سووریا بێت لە قۆناغی خەیمەکەەوە بچین بۆ قۆناغی خێمە بەسم لە دەوارنشینیە اینێکی کۆنی کوردیە بۆ قۆناغی دامەزراوە میلەتانی دنیا بە دامەزراوە پێشەکەم میلەتانی دنیا باوە پێش ناکەون ناوەند دروستکە و کۆ ببنەوە کوڕی باش و هەمومان و نیسم تەمەشاکەم ئەوەیەکێتی لە دوو مقابلاڵە کاک مەسعود مامی منە مامی تۆیە مامی تۆ کەی کێشێ وەکەی کێشێ ئاڵایەکە برا دەبوو ئەکە لە چیا کێشەتان هەیە بڕۆن لە دامەزراوی پەرلەمانە یاکلایکەنەوە یان ناکۆکم بڕۆن لە حکوومەتە یاکلایکەنەوە ئەمە مەسەلەی مام و ئامۆزا و پورزانیە ئەوە ئەم مستەوایە لە سیاست بگۆڕین بە مستەوایەکی بەرزتر هەروەها ئۆپۆزیسیۆنە بێ ڕۆبژێڕ لەمە پێم وایە دیکە لە کێشەکانی ئێمە ئەوەی ئۆپۆزیسیۆنمان نییە ئەگە ئۆپۆزیسیۆن هەبووە ئێستا وایە هەرا بووە بیان تا کاکە ئێمە پەرلەمانمان بۆچی ئەبیان تا ئەی بۆ پەرلەمانە کارا بکەنەوە چی شتان ناوە بە ئەنجومەنی باڵای سیاسی و نازانم چی وچی ئەزانی لە ناو پارتیوێچێتی کاتێک حیزب یەکێک دەستنیشان دەکات لە بۆ کاندیدبوون لە بۆ پەرلەمان زۆر کەس ئێستا کە ئاعتراض دەکەن شەرم دەکەن من هەفتەش پارتی دەناسم مەسەرەن لەبەرەوەی بەڕاستی ئینسانی بە شخصیەتن بە کەسایەتی نیە مەسەرەن پارتی گوتوێتی ئاتو چەند ساڵە دۆستی منی خۆت بێدەنگ کردووە مەحامی نازام چی وەرە دەتکەم ئەوە ئاعترازی کردووە چونکە هیچ نییە ئەمە خەڵکم دیوە بەڕاستی و توێتی ڕێزی خۆتان بگرێت پیان تۆ بۆ نایباندانی پەرلەمان ڕێزی خۆتان بگرێت ئەبێ هەیبەت بۆ پەرلەمانی کوردستان بگەڕێتەوە زابی کوردی ئەگەر ئەنەوێت سیاست لە کوردستانە بە شێوەیەکی باش بچێت ئەبێ پەرلەمانی کوردستان بەهێزکەنەوە ئەبێ حکوومەتی هەرێم بەهێزکەنەوە ئەبێ سەرۆکاری هەرێم بەهێزکەن ئەوەی کە لە دەرەوەی ئەمانە دەروی دامەزراوە سەرکیەکان تۆ بچی هەوڵ بدەیت هیچ شتێکت بەدەست نایێت ڕەنگە خۆتی پێ بەهێزکەی بەڵام هەرێمی کوردستانی پێلاوازەکەی ڕاست ئەو بە ڕۆژئاواژ وایە بەڕاستی ئەم پێ ڕۆژئاوای کوردستانیش دەبێت لەو وەهمی مەرجعیەت توشتانە ڕزگاری بێت بەڵێ زۆر سوپاس دەکەم بەڵام زانیاریەکەم لەبیر چوو دوێنێ دەبووای لە ڕایفەکەمدا باسم کرد ببوورە کە ئێستا کە باسی دەکەم لە کۆبوونەوەی نێوان تۆماس باراک و تاڵەبانی و مەزلوم عەبدیدا باس لە ستاتوتی هێزەکانی دژە تیرۆر کراوە کە لە ئیتیفاقی 30 جانیوەریدا لە نێوان ئەحمەد شەرع و مەزلوم عەبدیدا لەبیر کراوە ئێستاکە تۆماس باراک لەوێدا لە سلێمانی لەگەڵ لە کۆبوونەوەکەیدا لەگەڵ مەزلوم عەبدی و لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو مەسەلەی باس کردووە و ئەو مەسەلەیە دوێنێ کە دەبوایە باسم کردبایە
کە ڕاگەیاندنەکانی یەکێتی باسی ناکەن، ڕاگەیاندنەکانی پارتیش باسی ناکەن، هێزەکانی سووریای دیموکراتیش باسی ناکەن، بەڵام قسەیەک کراوە دەربارەی ئەو هێزانەی ئانتیتیرۆی کە لە ڕۆژئاوادا هەن و ئەمە لە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش کارێکی چارە نووسازە، چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستاکە خەریکە هیچ پەیوەندیەکی لەگەڵ ڕۆژئاوادا نامینێ. ئەگەر ئەو 15 کەسەش کە دەرسی عسکەری و دەرسی شێوەرمەندی دەدەنە هێزەکانی سووریای دیموکراتیک، ئەگەر ئەمانەش نەمێنن یەکێتی هیچ پەیوەندیی سیاسی و استراتیژی و جیۆپۆلیتیکی لەگەڵ ڕۆژئاوادا ڕەنگ بە هیچ شێوەیەک نەمێنێ. بەڵێ کاکە بلێسا زۆر سوپاس دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بووی، سەعاتێکمان پڕ کردەوە، باسی کۆمەڵێک بابەتمان کرد. زۆر سوپاس بۆ تۆش کاکی واگیان، زۆر سوپاس. بەڵێ بینەرانی هێژار زۆر سوپاس بۆ ئێوەش بۆ ئەو بەشداریە گەرم و گڕا، ئێوارەیەکی باشتان بۆ دەخوازم. ئەوانەی لە ئەوروپا دەژین گوت ویکن، هەر بژین کاتێک خۆش، ڕێز و سڵاو، زۆر سوپاستان دەکەم.